باڵندەی یەکتر بکەن بۆ باڵندەی دەریای دوورتر چۆن هێلانە دروست ئەکەن ڕۆژێ دێ تەنیا ئەمێنێتەوە بەفری تەمەنی ئەهێنێ هەرس ئەمڕۆ ئێمە لە سنتەری ڕۆژناکۆ بووینەتەوە بە بۆنەی ئەوەی کە چەند قوتابیەک لێرە پلەی بەرزیان بەدەستێناوە لە ئیمتیحانەکانی بەکەلۆریا بە تایبەتی کاگڕاکۆ کە توانێتی پلەی 96 بەدەست بێنێت بۆیە من بە باشم زانی بۆ هاندانی چینی نابینایەن و خاوەن پێداویستی تایبەتیەکان کە چۆکدانێن خەڵاتێکم هەبێ خەڵاتێکی زێڕین بۆ یەکەمەکە و خەڵاتی جۆرا و جۆر بۆ باقیەکەیان کەی ژین لە چاودایە ژیان ڕۆڵە لە دڵدایە توانیمە ئەم نمرە بەرزە بەدەست بێنم کە هەشتا و زۆر سپاسی خێزانەکەم ئەەکەم کە هەردەم هاوکار و پاڵتوشتم بوون و سپاسی هەموو مامۆستاکانم ئەەکەم کە لە ئەم خۆناغانەی خوێندنمدا کە لەیەکی سەرەتاییەوە تاوەکو 12 ئامادەی کە وانیان پێوت و من سپاسی هەر هەمویان ئەەکەم بەبێ جیاوازی كيك عندنا يابس عندنا بيدي فور مرازق عندنا حلويات بقلاوة شكلمة عندنا سودا هاي السوالف كلها عندنا ويعني نسوي ونجيب جاهز السودا شكلمة ما شاء الله سحبوا كليشة من التمر يعني سحب عليها كل شيء يوميا نجي العصر احنا يعني نتسوق ملعبه اصبع برازيلي برازق ربات كليتش ام التمر العصريات يوميا يجي برازق شكري هذا خش نوعيات اكثر شيء يعني برازق شكري ناخذ منه Principal here at Colgan High School. We just completed our commencement exercises, sending another graduating class off to the real world, and it's just so important to see them go off, to have them be prepared and ready to go, and for whatever their future holds. We're just very excited and proud of all our graduates today. Elementary Schools, Mr. Todd Erickson. You are graduating for sure. أورد أدفانس دبلوما مرگتوام بجی کردستان. پیروز سوما.